ئێمە لە فێربوونی زمانان پێویستمان بە کۆمەڵە شتەیە کە بە کورتی ئاماژەی پێەکەم. یەکێک لەوانە زمان ئەگەر وەکو کۆشکێک بیهێنیتە پێشچاوی خۆت، ئەم کۆشکە لە چی پێک هاتووە؟ هەمووتان نەزانن کە زۆربەی کۆشکەکان لە خشت و لە بلۆک دروست کراون. هەموو شتێک کە بەکار هاتووە لەو بینایە گرنگە، بەڵام ئەگەر خشتەکان لابین هیچ نامێنێتەوە. ئەوەی ئەمێنێتەوە ناتوانێت پێ بڵێ خان. کەواتە کاتێکگەچی فێری زمانێگەبی گرنگترین شت وشەکانن. بەپێی لێکۆڵینەوە دوو نەفەر، یەکێکیان وشەی زۆر بزانێ، یەکێکیان لە قەواعید زۆر شارەزا بێ، ئەگەر قسەیەکیان بۆ بکەی یان تێکستێکیان بخەیتە بەردەم، ئەوەیان احتیمالی تێگەشتنی زۆرترە کە زۆرترین وشەمان نازانێت. جا ئازیزانم، زۆرترین وشەومانە ئەمە بۆ خۆی شتێکی بەقیمەت. شتێکی تر ئەوەیە ئێستاکە پێتەڵێن کاکە پێویست ناکا وشە لەبەرکەی، مەرج نییە بە وشە لەبەرکردن فێری زمان ببی. من لێران ڕوونکردنەوەیەکتان بۆ مناڵێک کە فێری زمان ئەبێ تەنها ئامانجی ئەوەیە تێبگا وە قسەیەکی ڕۆژانە بکە، بەڵام کاتێک گەورەیە فێرە بێ ئەم ئامانجە هەرچەنە گرنگە بەلایە وە قورسیشە بەلایەوە، بەڵام لە ڕاستیە مرۆڤی گەورە ئەیەوێ شتی تر بزانێ. یعنی هەموو مێشت ناتوانێت با بەم مەوزوعە سادان. مرۆڤێکی گەورە ناتوانێت مێشتی تەواو با بە شتە سادەکان، بەس مناڵێک ئەتوانێت. بۆیە مناڵەکە خێرا فێرە بێ. کێشەکە ئەوەیە تۆ ئەتەوێ شتانێکی زۆر بزانیت، ئەجینا ئیشت ناڕوا. مرۆڤێکی گەورە پێویستی بەوەیە کە شتێکی فکری بخوێنێتەوە، شتێکی ئاست بەرز بخوێنێتەوە، پێویستە مۆستەلاحاتی باش بزانێ. یعنی تۆ وەرە کەسایەتێکی سیاسی کاتێک کە دەورەیەکی نزیک پێڵەی، ئەو یەکسەر ئەچێ بۆ زاراوە قورسەکان، یەکسەر ئەچێ بۆ کۆمەڵێ مەوزوعی گرنگ. لە کاتێکە مناڵێکە فێری زمانی نیزیەکەی لەوە چێ زۆر بە سەریعی زۆر بە جوانی فێری زمانەکە ببێ، بەڵام خۆ ئەم مناڵە هەرگیز ئەو شتانە فێر نابێت و ناشتوانێت فێر ببێ و لێشی تێناگا و ناتوانێت بگاتەوە مستەوا بەرزە. بۆیە خەڵکی گەورە شت فێرە بێ، بەڵام شتی مستەوای جیاواز فێرە بێ، شتی جۆرا و جۆر فێرە بێ لە کاتێکا کە قەرارە بەو زمانە قسە بکە یان بەو زمانە تێبگا، شتە ئەساسیە سەرەتاییەکانی کێشەی هەیە. کەواتە شت فێر بووە، بەڵام لە هەموو مستەوایەک لە هەموو ئاستێکا شت فێر بووە، نەگەشتوەتە ئەوەی کە بتوانێت بە جوانی لە قسە تێبگا یان بتوانێت بە جوانی قسەی پێ بکە، بەڵام شتی زۆر فێر. کەواتە ئێمەی گەورە ئەم کێشەیەمان هەیە. کاتێ دائەنیشین ئێمە ئەزانین مناڵەکانمان بە کارتۆن فێرە بن، بەس کاتێک خۆمان ئەمانەوێت سەیری کارتۆنێ بکەین تەحەموول ناکەین. یعنی ئەڵێین شتەکە سادەیە، ئەیزانم حەزەکەی شتێکی فێرکەن، حەزەکەی بۆ دڕوونکەنەوە، قورسە کەلیمەیە ببیستی و نەزانی یعنی چی. مناڵەکە ئەڵێ من کێشەم نییە. بۆ نمونە کتێبێکمان کڕی بوو، کوڕەکەم تەلەبەی دەرچووە بۆ 8، ئەویشەی خوێنێتەوە منیشەی خوێنمەوە. کتێبێکی نیزیە. من ئەگەر وشەیەک نەزانم ئەچم بە دوای ئاگەڕێم. ئەو ئەگەر وشەیەک نەزانی کێشەی نییە. ئەڵێم باشە تۆ چیەکی دوایی؟ ئەڵێم من هەوڵێم لە خودی کۆنتێکستەکەەوە، لە خودی تێکستەکەەوە بە سیاقی قسەکە هەوڵێم عەقڵم بۆ معناکەی بچێ. ناسم سەیری قاموسکە، هەرچەند تێگەشتم ئەڕۆم بەسەریە. دنیای شت فێر بووە بەبێ ڕۆژ ڕۆژان قاموس بەکاربێنێ. مطالعەی کتێبی گەورە شەکات بەبێ ئەوەی ڕۆژ ڕۆژان قاموس بەکاربێنێ، تەماشای ئەنواع پرۆگرام ئەکات و زۆر بە جوانی شتێکە. ئەمە کاتێ بڵی بۆم کە بە کوردی نازان، کاتێ بڵی شەرحیکە ئەزە خۆی تێگەشتووە بەس ناتوانێت تۆ تێبگەێنێت، چونکە ئەم بەم طەریقە فێر نەبووەکە منێک فێر بوو. جا ئێستا کورتەی قسە ئەوەیە ئەمانەوێ فێری زمان بی. گرنگترین شت ئەوەیە بتوانین بە خێرایی زۆرترین وشە فێر بی. بە تایبەتی بۆ ئینسانی گەورە زۆر کێشەی بۆ دروسە بێ. کاتێکە شتێک ئەخوێنێتەوە لە کەلیمەیەک تێناگا سار دەبێتەوە.
جا ئایا کەلیمە لەبەریکەی ئیسفادەی هەیە بەڕێزان بڕووی قاموس لەبەرکەی ئیسفادەی نییە. کەواتە من کاتێک گەڵێم وشە لەبەرکەمە بەستمەوە نییە بڕێ وشە بەتەنها بێنی لەبەری من ئێستاکە تەکنیکەکەتان پێڵێم بەس لە ئەسڵا ئەبێ چی بکەیت. بۆ نمونە تۆ کتێبێکە خوێنیتەوە لە ناو ئەو کتێبەی کە خوێنیتەوە زۆربەی تێگی کتێبێکە خۆیان کرد بۆ مناڵانە بوو سادە بوو یان کتێبێکی قورسە گرنگەوەی تۆ زۆربەی تێگی لەویا ئەگەی بە وشەیەک نازانی ناچارەبی سەیری قاموسکەی یان لە تێکستەکەەوە عەقڵ بۆ معناکەی ڕۆشتووە چی بکەی ئەو معنایەت بیر بمێن. قسەکەی من لەسەرەوەیە نەک بڵێم بڕۆ قاموسێ لەبەرکە وەرەوە نە. کەواتە بۆ نمونە چیرۆکی سادە خوێنمەوە ئەگەم بە وشەیەک نایزانم بەم تەکنیکە لەبەری ئەەکەم ئەو کاتە من لە فێربوونەکە زۆر سەریع بم. یاخود چیەکەم ئەمەوێ فێری زمانێک ببم بە پەلەپەل ئەچم 1-2 هزار کەلیمە فێرە بم. ئیتر ئەگەر من 1-2 هزار کەلیمە بە سەریعی فێر بووم ئیتر ئەگەر دەورەیەک بێ دەورەکە ئاسانە ئەگەر مستەوایەک ببڕی ئیتر مستەواکە ئاسانە. بە تایبەتی ئێستاکە تەلەبەی ئێمە لە ئیعدادیە ئەگەر بێت و بتوانێ 2-3 هزار کەلیمەی ئینگلیزی لەبەرکەم بێخەم لە پۆلەکە بێ یەکێک لە تەلەبە زیرەکەکان لەبەرکردنی 2-3 هزار کەلیمە بەم طریقەی من پێتان ئەڵێم ئاسانە. من تاقیم کردووەتەوە هەم لەسەر ئینگلیزی تاقیم کردووەتەوە هەم تەنانەت لەسەر و زمانانەشی کە نایزانم بەڵام ڕۆشتوم ئیشم تیا کردەوە. بۆ نمونە ماوەیەک بە سەریعی نزیکی 2 هزار کەلیمەی فەڕەنسیم لەبەر کرد لە سیارەکەشما ماوەیە گوێمە دوایی چوون بۆ مەکتەبە فەڕەنسیەکەی دەخسە منیان خستە ئاستی 2 لە کاتێکە ئاستی 1 پێویستی بە پارەیەکی زۆر هەبوو پێویستیشی بەوە هەبوو 2-3 مانگ بخوێنی لەبەر دەزمانوەسایەکی فەڕەنسیا اینجا ئەوتوانی ئاستی 1 ببڕی. من ئاستی 1م بۆ وا بڕی لە سیارەکە گوێمە گرت لەو لاشۆ بە پەلەپەل لە ماوەی 1-2 هەفتە 3 هەفتە نزیکەی 2 هزار کەلیمەی فەڕەنسی. ئێدەی کەواتە من ئەگەر وام نەکردایە یا بواە بەجددی دانیشتمایە خەریکی فێربوونی زمان بوومە و بچوومە بۆ دەورە و پارەیەکی زۆریشم بایە. ئێستاکە نمونەیەکی من وتم حەزەکەم فێری تورکی بم هەر بۆ تاقیکردنەوەی تەکنیکەکانی یادگە دەستم کرد بە لەبەرکردنی وشە لە ماوەیەکی زۆر کەمە نزیکەی 10 ڕۆژ نزیکەی 2 هزار کەلیمەم لەبەر کرد یعنی ڕۆژی نزیکەی 200 کەلیمەم لەبەر کرد. هی وا هەیە کێشەیەتی ناتوانە ڕۆژی 10 کەلیمە لەبەر. ئێستا قسەکە لەسەر ئەوە نییە من کەلیمەکەشم لەبەر کرد خۆ فێری زمانەکە نەبوو بەڵام ئەگەر بچوومایە بۆ دەورە بە تاکید زۆر من سەریعتر فێرە بووم بە ڕەفیقەکان. چوون بۆ دەورەیەکی یابانی لە پرۆفیسۆرێک پێوتین خۆی پرۆفیسۆری زمانی ئینگلیزی بوو کۆرسێکی زۆر سەرەتایی یابانی بوو بەداخەوە لە زانکۆیەک بوو بەردەوامیان نەکرد ئەگینا من زۆر حەزم لێی بوو. من جیاوازیم لەگەڵ ڕەفیقەکانم کە ئەوانیش هەموو ئینگلیزیکی باشیان نەزانی و تەلەبەی زۆر زیرەک بوون جیاوازیەکە ئەوە بوو ماوەسا هەر کەلیمەیەکی ئەوت یعنی ئەوە من یەکسەر لەبەرم لەوێ چکە یەکسەر تەکنیکەکەم بەکارهێنا. کەواتە ئەمە خۆشە ئەمە باشە ئەمە ئیشەکە سەریعتر ئەکام بەڵام تۆ بە وشە فێر نابی ئەوە مۆزوعێکی کێیە با ئەوەشتان بۆ ڕوون کەمەوە ئەی چی بکەین فێری زمانەبی هەوڵ با ڕستە لەبەر بەڵام خۆ ڕستەش لە وشە پێگاتووە تۆ ئەگەر ڕستەکەش لە بەرکەی زۆربەی وشەکان زانی وشەیەک نەزانی هەر بێ بەجیا وشەیەش لەبەر. کەواتە ئەمەم لێ وەرگرن ئێمە ناچین قاموس لەبەرکەین ئێمە ناچین وشە لەبەرکەین وابزانین فێری زمانەبین نە ئێمە ئەچین ڕستە لەبەرەکەین ئێمە ئەچین تێکستێ تێگەین ئێمە ئەچین دایلۆکێک چیرۆکێک بەڵام هەر وشەیە هاتە بەردەممان ویستمان لە بیرمان بمێنێ ئەم تەکنیکی بۆ بەکارین. ئەمەیە دوو ئێمە کێشەی سپێڵمان هەیە بە تایبەتی لە زمانی ئینگلیزیە بەڕاستی یەکێک لەو شتانی ئینگلیزی زۆر قورس و ناخۆش کردووە مەوزوعی سپێڵە چکە ئەوان قاعدەیەکی وایان نییە بۆ سپێڵ هەر وشەیەک و بە هەوەستی خۆیان چەند پیتێکیان دانا و تویانەوە ئاخوێنرێت. بۆ نمونە هیچ قانونێک نییە بە تۆ بڵێ ئەمە بۆ بە بلە دەخوێنرێتەوە ئەی ئەوە بۆ بە بووک ئەخوێنرێتەوە خۆر دووکی دەبڵ ئەوە هیچ قانونێک نییە. هەرچی قانونی ژەیە خەڵکانی ویستویانە فێری زمان بن تۆزێ بۆ خۆیان و تەلەبەکانیان ئاسانی کەن تۆزێ قانونیان بۆ داناوە ئەیکینا هیچ یاسایەکی نیە وەکو دەرگاو پەنجەرەی سینیەکە وایە هەر لە خۆی ئەم دەرگاو پەنجەرە یعنی ئەو ئینگلیزیەکەش وایە هەر لە خۆی ئەم پیتانە لکاون بێگە یعنی ئاوا ئاخرێت
ئاموشە بە نەیبەر ئەخەندێتەوە ئیتر تۆ کەیفی خۆتە ئەڵێ ئەو سپێڵە ڕاستی غەڵەت. ئێستا ئێمە لە سپێڵیشا پێویستمان بەوەیە تەکنیکێک هەبێ ئیشەکەمان بۆ ئاسان بکە. ئەم تەکنیکی من پێتان ئەڵێم لە لەبەرکردنی سپێڵا و باسم کردووە، ڕاستیەکەی لە ئەمریکاش خەڵک ئەچێ بۆ لای پسپۆڕێک ئەڵێ من یادگەی تەسویریم باش نییە، یعنی کابرا خۆی ئینیزە جامیعەی تەواو کردووە، ئێستش لە کاتی نووسینە سپێڵەکان غەڵەتەکە. من ساڵانێکی زۆرە مامۆستای زمانی ئینگلیزیم، ئێستش سپێڵەکان غەڵەتەکە. فەرقەکە ئەوەیە ئەوەی جاران لەبەرم کردووە ئەمانە زۆربیان یعنی هەر بە سەقەتی هات، ئەوەی بەم تەکنیکانە لەبەرم کردوون زۆر سادە و ئاسان وازحە لەبەرچم، کەواتە فێربوونی تەکنیکەکان ئیشەکە بۆ تۆ سەریعتر ئەکا. لەوە چ بپرسی ئەی من چۆن فێری زمانە بم، ئەمە لەوە ئەچێ لە دەرەوەی ئەم بابەتە بە من یەک کۆرسم و تۆ بە ناوی استراتیژیەکانی فێربوونی زمان